دەستی خوشکە بچووکەکەی گردووە و لە خوێندنگەیەکی عەرەبیەوە هێناویەتی بۆ خوێندنگەیەکی کوردی ئەوێ لەو خوێندنگەیە بەردەوامی بە خوێندن بدات کە ساڵانێکە بەهۆی کەمی قوتابیەوە مەترسی داخستنی قوتابخانەکە بەردەوام لەگەڵ وانەکان لەسەر زاری بەڕێوەبەر و مامۆستاکان بوو. ئێمە ساڵی پار 15 قوتابیمانە بوو، ئەم ساڵ 23 قوتابیمان تۆمار کردووە، جگەلەوەی 3 قوتابیشمان لە زمانی عەرەبیەوە بۆ هاتووە لە قوتابخانە عەرەبیەکانەوە. کەسوکاریان ناڵێن هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی هەرەوە نێڵێن حەزەکەین بگەڕێنەوە بۆ سەر زمانی دایک. گواستنەوەی قوتابی و خوێندکار لە خوێندنی عەرەبیەوە بۆ خوێندنی کوردی بەردەوامی هەیە، بۆ پێی هێشتا ماوەی گواستنەوە تەواو نەبووە، بەڵام پێناچێ خوێندنی عەرەبی ڕێگە بدەن گواستنەوەی بە لێشاوی قوتابی و خوێندکار بە ئاسانی بەردەوام بێت. 7200 قوتابی خوێندکار وەرگیرە لە پۆلیکی سەرەتایی، ئەمە ژمارەیەکی زۆرە، ینی ژمارەی کە گەربێت و بەراوردی لەسەر لەگەڵ پارە 5000 و شتێک بوو، ینی ئەزمە 2000 ئیمارەت تقریبا زیادی کردو ئەم ساڵ. ینی اینجا کە دێتە سەرەوەی کە مەکتەبانی کە هەمانە لێرە، ینی ژمارەیەکی زۆر قوتابی خوێندکار لە خوێندنی عەرەبیەوە گەڕانەوە بۆ خوێندنی کوردی، ینی ژمارەکەیان گەیشتە 1200 تێپەڕ کرد. ئەم ساڵ هەستەکەین تۆزێ تونتر و کێشەکە زیاتر ئاڵۆسرەکەن بۆ بە زۆر بینیان بە ژمارەی یەکجا زۆر لە خوێندن و عەرەبیەوە گەڕێتەوە بە خوێندنی کوردی، ئەوان ینی هەستەکەین پێی ناخۆش، ینی کێشە و تەگەریان بۆمان دروستە کرد بۆ قوتابی خوێندکاران. خواستی خوێندن بە زمانی کوردی جیاوازە لەگەڵ ساڵانی ڕابردوو، بۆیە ئەم ساڵی خوێندن ڕەنگە بۆ خوێندنی کوردی ساڵی بوژانەوە بێت. کردووە ڕاستە ئاستەنگێکی زۆر هاتوتە بەردەمان، بەڵام ئاستەنگیەکان خوێندنی کوردی ڕانەوەستانە بە هیچ شێوەیەوە ئەو پاڵپشتیانەی کە لەلایەن دڵسۆزانی مامۆستایانەوە من یەکەم شتێک گەڕێنەوە دڵسۆزی مامۆستایان لە شارەکەیە و خەمخۆریان بۆ خوێندنی کوردی بۆ مناڵەکانیان وەکو پێشمەرگەیەک نیانێشتوە مناڵەکانی سەنگەری خوێندن بەجێبێلن، ئەمە هۆیەکە. دوو ئەو پاڵپشتیانش حکوومەتی هەرێمیش دەورێکی باڵای هەبوو بۆ ئێمە. بە پرۆگرامی وەزارەتی پەروەردەی هەرێم و سەرپەرشتیکردنی وەزارەتی پەروەردەی عێراق خوێندنی کوردی لە کەرکووک لە ساڵی 2003 لە قوتابخانەیەکەوە دەستی پێکرد. لە ئێستادا لە سنووری پارێزگای کەرکووک خاوەنی زیاتر لە 550 قوتابخانەیە. وریا کاکەی ڤار میدیا، کەرکووک.